دوای هەڵسەنگاندن بۆ یاریزانانی یانەکان لەسەر ئاستی عێراق بۆ یاری پایسكلسواری تەنها چەند یاریزانێکی کورد توانیان بگەنە ڕیزەکانی هەڵبژاردەکە کە ڕێژەکەی یەکجار کەمە. لە ماوەی دەڕۆژی ڕابردوو هەڵسەنگاندن بۆ تەواوی یاریزانی پایسكلسواری یانەکانی عێراق ئەنجام درا. یاریزانانی کورد کەمترین بەشداریان هەبوو، کەمترین ڕێژەی هەڵبژاردەکەش پێک دەهێنن. لە ئاستی پێشکەوتوان لە کۆی 6 یاریزان تەنها بەرەڤان قاسمی یاریزانی یانەی دوهۆک توانی بگاتە ڕیزەکانی هەڵبژاردەی عێراق. لە ئاستی لاوانیش تەنها 2 یاریزانی کورد توانیان بەشداری هەڵسەنگانەکە بکەن کەچی هیچ کامیان نەگەیشتن بە هەڵبژاردەی عێراق. لە ئاستی تازە پێگەیشتوان 2 یاریزانی یانەی دوهۆک توانیان ببنە یاریزانی هەڵبژاردەی عێراق، هەر یەک لە سیدات سەلام و وەهبی سلێمان. لە ئاستی کچانیش تەنها 4 یاریزانیانی نەورۆز بەشداریان کرد لە هەڵسەنگانەکە و هەر 4 یاریزانیش بوونە یاریزانی هەڵبژاردەی عێراق.